ئەلبەندەکەی بووکە لە نێوان زیندان و زانکۆدا. کۆنفۆشیۆسیەکان بڕوایان وایە ناو و ناوەڕۆک دەبێت هاوتای یەکتر بن و نابێت دژێکی لە نێوانیاندا هەبێت. لە دۆخی هەبوونی دژیەکدا ناوەکە بەهای ناوەڕۆشی خۆی لەدەست دەدات و پێویستە بگۆڕدرێت. ئەزمموی دەیان زیندان لە جیهاندا پێمان دەڵێت زۆر دەمێکە پێویستە ناوی زیندان بگۆڕدرێت، چونکە نە زیندان ئەو شوێنەیە تەنیا تاوانبار و لادەرەکان بۆی بچن، ناو شوێنەشە کە کەسانی لادەر و سزادرا و ئامادە بکاتەوە بۆ کۆمەڵگە. بەڵگە بۆ خاڵی بوونەوەی ناوەڕۆکی زیندان گیرانی دایان کەسایەتی ئازاد و ئازادویستە لەپاڵ دەیان کەس کە تاوانیان ئەنجام داوە. بەڵگەی دووەمی هاتنە دەرەوەی زیندانیەکانە با خراپتر لە هەمان ئەو تاوانانەی لە پێشتردا لەسەری زیندانی کرابوون. دوای کەوتنی ڕژێمی سەدام حوسێن لە ساڵی 2003دا زیندانی ئەبوو غرێب بوو بە شوێنی هەموو کەسانی ئەمریکا بە نەیاری خۆی دەزانی. بەڵام دوای ئەو ئابڕوچوونە جیهانی لە ناو زیندانی ئەبوو غرێبدا ڕوویدا، زیندانەکە داخراو، گیراوەکان گواسترانەوە بۆ زیندانی بووکە لە شاری قەسری باشووری بەسڕە. ئەو زیندانە لەلایەن بریتانیەکانەوە دروست کرابوو بە ناوی لامپ فرێدی، دواتر درا بە ئەمریکیەکان. ئەو کات ناوەکەی گۆڕدرا بە بووکە. ئەم ناونانە وەک هاوسۆزیەک بوو بۆ سەربازێکی ئەمریکی بە ناوی ڕۆناڵد بووکە کە لە کاتی یارمەتیدانی هاوڵاتیانی ئەمریکی لە ڕووداوی 11 سپتەمبەر لەژێر دار و پەردوودا گیانی لەدەستدا بوو. ڕوبەری ئەو گرتوخانەیە زیاتر لە 40 کیلۆمەتر دووجا بوو، دابش کرابوو بەسەر سی کەمپداو، کەوتبووە ناوچەی بیابانی و گەرمی قەسر. زیاتر لە 24,000 کەسی تێدا زیندانی کرابوو. پێچەوانی زیندانی ئەبوو غرێب لە بووکە ئازادی تێکەڵبوونی زیندانیەکان هەبوو، دەیانتوانی بە یەکەوە بمێننەوە. تیایدا وتاری هەینی پێشکەش دەکراو، لە زۆر وتارەکاندا دژی ئەمریکا قسە دەکرا، بەڵام ئەمریکیەکان چاوپۆشیان لەوە دەکرد. پندێکی کوردی هەیە دەڵێت گا لەگەڵ گابێت ڕەنگی ناگرێت بەڵام خۆی دەگرێت. ئەمە بۆ ئەو زیندانیە ڕاز بوو. زۆرێک لەوانی بێتاوان بوون لەو زیندانە کەوتنە ژێر کاریگەری گروپە جیهادی و پەرگیرەکان. ئەو تێکەڵیە زەمینەیەکی ڕەخساند بتوانن بەیەکەوە دەیان بیرۆکەدا بڕێژن بۆ کاری تیرۆریستی و لەوێوە چەندین گروپ و دەستەیان دروست کرد. ئەو زیندانیانی ئازاد دەکران، لە دەرەوەی زیندان یەکتریان دەگرتەوە و پلانەکانی ناو زیندانیان جێبەجێ دەکرد. ئەبوو عومەر بەغدادی سەرکردە لە ڕێکخراوی ئەلقاعیدە لە هەمان زیندانەوە پەروەردەی وەرگرت و لە دەرەوە سەرپەرشتی دەیان کردەوەی تیرۆریستی کرد. ساڵی 2009 بەشێکی زۆری زیندانیەکان ئازاد کران و بەشێکی تریان گواسترانەوە بۆ زیندانەکانی تری ژێر کۆنتڕۆڵی دەوڵەت. دواتر بەهۆی خیانەتی بەشێک لە پاسەوانەکانی زیندان زۆربەیان هەڵات. لە هەفتەی مانگی هەشتی ساڵی 2009 ئەمریکیەکان بووکایان داخست و ڕادستی هێز عێراقیەکانیان کردەوە. ڕێکخراوی داعش بە بڕوای زۆرێک لە چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان یەکەم پۆلی تەخەڕوجی ئەو گرتوخانەیە بوون و ناویان نابوو زانکۆی بووکە بۆ بیری توندڕەوی. تۆڕی هەواڵی ئەمریکی CBS وێنەی ئەبوو بەکر بەغدادی سەرۆکی ڕێکخراوی داعشی بڵاو کردەوە کە یەکێک بووە لە زیندانیانی بووکە و لە دەی مانگی 2 تا مانگی 12 ساڵی 2004 لەو زیندانە بوو. دواتر وێنەی 11 کەسی تری سەرکردەی داعش لە هەمان زیندان بڵاو کرایەوە، لەگەڵ وێنەی عەبدوڵڵا قارداشی جێگری کە سەرەتای ناسینی ئەوان دەگەڕێتەوە بۆ هەمان زیندان. لەسەر وەختی جەنگی داعش و گەرمبوونی بەرەی شەڕ لە سووریا ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ڕایگەیاند زیندانیەکان بەرەی شەڕی سووریایان بەهێز کردووە و تەواوی شارەزایی جەنگ لەوێوە فێر. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکا تۆمەتبار دەکات بەوەی زیندانی بووکای بۆ کردبوون بە ناوچەی ڕاهێنا. لە سەرەتاکانی جەنگدا داعش توانی بەشێکی گەورە لە خاکی وڵاتانی سووریا و عێراقدا داگیر بکات، توانی شاری ڕەقە لە سووریا بکاتە پایتەختی خلافەتەکەی. ساڵی 2019 هێزی هاوپەیمانان بە هاوبەشی هێزەکانی هەسەدی ڕۆژاوای کوردستان توانیان خلافەتەکەیان تێک بشکێن و دواتر لە پرۆسەیەکی نهێنی ئەمریکا و کوردە تواندرا ئەبوو بەکر بەغدادی ناچار بە خۆکوشتن بکەن.